دوایەوەی لە ڕابردوودا ژمارەیەک لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان بەیاننامەیەکیان دەرکرد و داوایان کرد ئەگەر ڕێکەوتنەکەیان لەگەڵ یەکێتی جێبەجێ ناکرێت باشتر وایە هەڵبۆشێنرێتەوە. لە ئێستادا بە فشاری گۆڕان یەکێتی بەخۆکەوتووە و لە دوو کۆبوونەوەی یەک لە دوای یەکی مەکتەبی سیاسیدا جەختی لەسەر پابەتبوون و جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی لەگەڵ گۆڕان کردەوە. لە دوایین کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتیدا بڕیاردرا حەفدەی شوبات جارێکی تر سەرکردایەتی هاوبەشی هەردوولا بە ئامادەبوونی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ تاوتوێکردنی چەند پرسێک کۆ ببێتەوە. ئێمە تاکیدمان کردوتەوە لەوەی کە ئەو ڕێکەوتن نامە سیاسی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانکرا ئێمە پێی پابەندی بۆ زیاتر زانیاری بۆی هاوڵاتیش تێبگا لە ڕاستی و دروستی ئەو پرۆپاگەندانەی کە دەکرێت لەو بەینە بەیانی کۆبوونەوەیەک دەکرێت لە نێوان بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت وەکو سەرۆکی فەریقی یەکێتی نیشتیمانی لە حکوومەت لەگەڵ کۆمیتەیەکی هاوبەش لە زوتنەوەی گۆڕان و لە یەکێتی نیشتیمان سەرۆکایەتی هاوبەش بۆی ئەو مۆزوعە لە نقطە نەزەری حکوومەت لە منتەلەقی حکوومەت ڕوون بکرێتەوە. بەپێی زانیاریەکانی NRT گۆڕان تێبینی لەسەر ئەدای یەکێتی لە حکوومەتدا هەیە بە تایبەت لەسەر بێدەنگی قوبات تاڵەبانی لەبارەی دەرکردنی وەزیرەکانی گۆڕان و دەستا و دەستکردنی دەسەڵات لە حکوومەتە خۆجیەکاندا. ئەو ڕێکەوتنی ئێمە کە لەگەڵ یەکێتیە هەمانە و جەنابی کاقوبات بۆ خۆی نوێنەری کابینەی حکومی یەکێتی نیشتیمانی کوردستانە و جێگیری ئەنجومەنی وەزیرانە بەشێکی بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆی ئەو لە جێبەجێکردنی فەرمانی کارگێڕی بۆ ئەو بەڕێزانەی کە پێویستە لە پۆستەکانە دەست بەکار بن کە حیسەی بزوتنەوەی گۆڕانە. کاقوبات بۆ خۆی جێگیری ئەنجومەنی وەزیرانە بەشێک لە بەرپرسیارەتی ناردنەوەی وەزیرەکانی ئێمە ئەکەوێتە ئەستۆی ئەوان و بەش ینی بێدەنگبوونیان بۆ خۆی جۆرێکە لە ڕەزامەندی. ڕۆژی چواردەی ئەم مانگە سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی لە ماڵی نەوشیروان مستەفا کۆبوونەوە لە ڕاگەیەنراوی کۆتایی کۆبوونەوەکەشدا ئاماژەیان بەوەدا کە ڕێکەوتون لەسەر چەندین پێشنیاز و بیرۆکە بۆ جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتنامەی سیاسی نێوانیان. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان دەکات و کارنامەی کاری حکوومەتەکەی و حیزبەکەی لە نێو حکوومەتدا دەخاتە سەرمێزی گفتوگۆ. ئەو گلەی و گازندانی لە ماوەی ڕابردووشدا بە تایبەت لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە لەسەر حکوومەت دەبوو دەبێت سبێنێت تاوتوێ بکرێت و وەڵامی پێویست بۆ پرسیارەکان وەربگیرێت. بژاردە بە NRT سلێمانی.